نزیکەی 3 ساڵ بەسەر زەمین لەرزەکەی ساڵی 2017 تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا ئاسەواری ئەو زەمین لەرزەیە بەرەوکی دانیشتوانی دەربەندیخانی بەرنەداوە و بێباکی حکومەتیش هێندەی تر ئاسایی بوونەوەی دۆخی بەشێک لەو کارگە و شوێنانەی کە زیانیان بەرکەوتووە قورستر کردووە. کارگەی ئاوی بانی خێڵان یەکێکە لەو کارگانەی بەهۆی زەمین لەرزەکەی ساڵی 2017 زیانی بەرکەوتووە و بەهۆی ئامادە نەبوونی حکومەت بۆ نۆژەنکردنەوەی کارگەکە لە ئێستادا نزیکەی 100 خێزان سەرچاوەی بژێویان لەدەستداوە. کارگەی ئاوی بانی خێڵان وەکو باسمان کرد WSA بەریتانی گرتوێتی لە 2015 بۆ ماوەی 15 ساڵ لە 2017 بەهۆی بوومەلەرزەکەەوە کە زیان بە ئەچیزەکانی گەیشتووە بەجیانێشتە و تا ئێستا حکوومەت نا ئەو عقدەی هەڵۆشانەتەوە ئەو کۆمپانیایە نا عقدی لەگەڵ کەسیش کەشا کردووە لەگەڵ کۆمپانیا و لایەنیش کیا کردو بۆ بەگەڕخستنەوەی ئەو کارگەیە. ئەو کارگەیە ئەگەر بخرایەتەوە گەڕکارێکی زۆر باش بوو چونکە هەر بە ئاوە نەوەستاونەوەیان لە بەرنامەیان بووە کە شەربەت و جۆرە پێکاتەکانی تری کە خەڵک ڕۆژانە پێویستی پێیەتی بەرهەمی بێنن، بەڵام تا ئێستا لە وەکو ئەوەی کاڵێن حاڵەتی زیان بەرکەوتنی معمەلەکە لە ناوە زیانێکی گەورەی بەرکەوتووە و حکوومەتیش تا ئێستا ئەم عەقدانە کەرتەکەی بۆ کەرتی گشتی جێڕاوەتەوە لەگەڵ کەسی کە پەیمانێکی مۆر کردووە یا بڵێن عەقدێکی مۆر کردووە کە کۆمپانیەکە کارگەکەی پێ بخرێتەوە گەڕ. ئابووری ناسێکیش هاندانی وەبەرهێنەران تا وەبەرهێنان لە ناو خۆدا بکەن بەگرنگ دەزانێت ئەویش لە ڕێگەی پێدانی قەرز و سولفە لە ئەگەری پەیڕەو نەکردنی ئەم سیاسەتە ئابووریەش بێمتمانەی لە نێوان حکومەت و کەرتی تایبەت دروست دەبێت و ئەنجامیش ئەم دۆخە نەخوازراوە ئابووریە دروست دەکات کە ئێستای هەرێمی کوردستان پێوەی گیرۆ دەبووە. کارگەکان ئەو کارگانی کەوا لە هەرێمی کوردستانە یاگەربێت و گرنگییان پێ بدرێ دەبێت هۆی ڕەخسانی دەرفەتی هەلی کار بۆ ژمارەی زۆر لە تاکانی کۆمەلگا، پاشان دەبێت هۆی ئەوەی کەوا بەرهەمی ناوخۆیمان زیادەکە، ئەم بەرهەمی ناوخۆی دەبێت هۆی کەوا تاکانی کۆمەلگا زیاتر لە ڕێگەی و بەرهەمانە و پێداویستی و ئیشبای حاجی ڕۆژانی خۆیان پڕەکەنەوە. لە هەمان کاتە دەبێت هۆی دەرفەتێکیش بۆچی بۆ دەوڵەت سوود لە ئەو باج و زەریبە وەرگێکە سەر و کارگانە. ساڵانی کۆن بۆچی ئەم کارگانە پژوێ خرابوون هۆکارەکەی بۆ گەڕێتەوە کەوا نەبوونی هاوکاری و هەماهەنگی لەلایەنکی و لەلایەن دەوڵەتەوە نەبوونی پلانێک بۆ زۆربەی هەرە زۆری و کارگانە ئەم کارگانە پشتگوێ خرابوون پێویستە ئاوڕێکی زیاتریان لێ بدرێتەوە لە ڕوانگەی چێوە پێدانی قەرز، پێدانی سولفە، پێدانی ئاسانکاری بۆ هەموو ئەو کارگانە بۆی کەوا بتوانن دەرفەتێکی زیاتر بڕخسێن دەستهات و دەرامەتێکی زۆرتیان بۆ تاکانی کۆمەڵگە دەستکەوێت. لە ئێستادا بێکاری بە شێوەیەکی توند بەرەوکی گەنجانی دەربەندیخانی گرتووە و بەشێک لە خێزانەکانی ئەو قەزایەش بۆ ڕزگارکردنی مناڵەکانیان لە بێکاری بنە و بارگەیان پێچاوەتەوە و بەرەو سلێمانی کۆچیان کردووە کە ئەگەر کابینەینەوە لە پەراوێز خستنی دەربەندیخان بەردەوام بێت ئەوە دۆخەکە کارەسات بارتر و گرفتەکانیش قوڵتر دەبنەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.